ڕەبانی ڕەحمەتی خوای لێبێ وەفدی ئەفغان رووسیان بینی تاالبان ئەمریکایان بینی تۆ داگیرکەرەکەش دەبینی باسیەکانیش بینی هەرچی کەسە کە تەرەفی بەرامبەریشتە هەرەی بینی چونکە ژیان خۆ هەر بە ململانەکەوان هاڕوە یعنی هەتا ئەوانە ئێستا یەکێتیش و پارتیش 20 ساڵ 30 ساڵ 100 ساڵی تریش ململانە لەگەڵ ئەم ئیسلامی ئێمە بکەین و ئێمە عمرمان هەبێ هەر مەجبورە بنەوە ڕۆژە لە ڕۆژان ئاور لە ئێمە بدەنەوە و ئەگەر ئێمەش بە قووەت بووین و وابزانین لە ئەشکەوتەژین بەخواوان نییە ئێمەش چەند بە قوت ببین هەر مەجبورە بینەوە بڕێنەوەتەوە لەگەڵ پارتی وێچێتێکە بکەین و جارێکی تریش بڵین دانیشین لەسەر نقطە مشتەرەکەکان ئێمە لە 16 ئۆکتۆبەرە وەختێک ئەو تاغوتانە یەکێتی نیوەی باشووری کوردستانان تەقدیم کرد بە شیعی هادی عامری بە حەشدی وەحشی هەمان و یا ڕەبی خوای هجووم نەکەن بە هەولێر خوای پارتی بە قووەت کەی ئەگەر پارتیش فەوتە ئەگەر هجوومەکە نووری مالیکی وەکووتی عەلەمی خۆمانە چەقێنین عەلەمی عراقی لەسەر قەڵای هەولێر ئەگەر خوانە خواستەبی چەقانە و کاتە چیمانە کرد یعنی ئەم مەملەکەتانە هەمووی کەوتایەتە بەردەستیان وەکو کە ئێستا کەرکووک کەوتۆتە بەردەستیان چێ زەرەریە کرد پارتی وێچێتی بە ملیاراتی خۆیانەوە ڕۆشتنەوە ئەوەی زەرەریە کرد هەر خەڵکەکە بوو